ئەمەی دەیبینن ئەمە ڕێگای سەرەکی هەولێر سێبیرانە. سێبیران یەکێکە لە نزیکترین شوێنەکان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کە تەنها 9 کیلۆمەتر لە ڕۆژئاوای شاری هەولێرەوە دوورە، بەڵام ڕێگایەکی زۆر سەخت و ڕێگایەکی زۆر خراپی هەیە کە بەردەوام دانیشتوانی سێبیرانی گەورە گلەی ئەوە دەکەن کە بۆ ماوەی چەندین ساڵە نە ڕێگاکەیان نۆژەن دەکرێتەوە نە دووبارە قیرتاو دەکرێتەوە. جاشتێکی سەیر و سەمەرە کە لە ڕێگای هەولێر سێبیراندا هەیە دەمەوێت بۆتانی بڵێم. ماوەیەک پێشێستا بەهۆی هاتنی بەرپرسانی باڵای حکومەتی هەرێمی کوردستان بۆ یەکێک لە پرۆژەکانی حکومەت کە کۆمپانیایەک سەرپەرشتی ئەم پرۆژەیە دەکات، بەهۆی هاتنی بەرپرسانی باڵا بەشێکی ڕێگاکە نۆژەن کرایەوە، بەڵام ئەو شوێنەی کە کۆمپانیاکە کاری پێنیە بەڵکو بەرپرسان کە هاتنە سەر پرۆژەکە بەسەر ڕێگاکەدا نەدەچوون، واتە بەشێکی نۆژەن کراوەتەوە، ئەو بەشەشی بەجێ هەڵدراوە چونکە بەرپرسانی باڵا بەم بەشەدا هاتوچۆیان نەدەکرد. لە کاتێکدا هەزاران ئۆتۆمبیل شۆفێر ڕۆژانە هاتوچۆ بەسەر ئەم ڕێگایەدا دەکەن. ڕێگای سەرەکی سێبیران هەولێر تەنها ڕێگەیەک نییە کە خەڵکی سێبیرانی گەورە هاتوچۆی بەسەردا بکە، بەڵکو ڕێگەیەکە چەندین گوند سەر بە سێبیران و ڕۆژانە هاتوچۆ بەسەر ڕێگاکەدا دەکەن. وەکو خەڵکی سێبیران دەڵێت کە چەندین بەڵێنیان پێدەدرێ، بەڵام بەڵێنەکان تەنها لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە. پارێزگاری هەولێر لەسەر نۆژەنکردنەوە و قیرتاوکردنی ڕێگای هەولێر سێبیران دەڵێ ئەگەر پارەمان هەبێت ڕێگاکە قیرتاو دەکەین.